هەر سەبارەت بە هێرشە موشێکەکەی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان ئەمە لە لایەکی دیکەوە تەشەنەسەندنی ئاگری شەڕی حەماس و ئیسرائیل و تێوەگلانی عێراق باسی دووهەمی ئەم شەومانە کە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین کە داخۆ بۆچی دەسەڵاتدارانی عێراق دەیانەوێ بە هیچ و خۆڕایی عێراق تێوە بگلێنن. میوانەکەمان زۆر بەڕێز کازم زوبەیدی شڕۆڤەکاری سیاسی و سەربازی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. زۆر بەڕێز زوبەیدی گەلێک سوپاس، شەوتان باش، زۆر بەخێر بێن، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. بۆ خۆت باش دەزانی ئێران لە بازنەی ئابلوقەی نێودەوڵەتیدایە. پرسیارەکە ئەوەیە بۆچی عێراق یاخود دەسەڵاتدارانی عێراق دەیانەوێ دامەزراوە مەدەنیەکانی عێراق بخەنە خزمەتی ئەجێندای ئێرانەوە؟ نعم بدءا تحية لە سەرەتادا سڵاو لە ئێوە و بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس بۆ ئێوە. ڕاستیەکەی ئەوەی کە لە عێراق ڕوودەدات شتێکی زۆر سروشتی و ئاسایشیە، چونکە ئەمە زۆرێکە لە وەڵامدانەوەی ئێران گەڕانەوەی چاکەیە بۆ ئێران، چکە زۆرینەی سیاسەکانی عێراق وەلایەن بۆ ئێران هەیە و پێشتر لە ئێران نیشتەجێ بوون و پێشتریش دار و دەستەی ئێران بوون، ئێستاش بوونەتە باڵی ئێران لە عێراقدا. من دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە ئەوەی ئێستا ڕوو دەدات بە درێژایی 20 ساڵی ڕابردوو، نەک تەنیا ئێستا، لە ساڵی 2003 تاکو ئێستا بریتیە لە کەوتنە شەرمی حکوومەتێک بە دوایەکەکانی عێراق، چونکە هەبوونی وەلا بۆ ئێران تەنیا لە سوارچەوەی وەلا نەماوەتەوە، بەڵکو بووەتە وەلاو شوێنکەوتنی شواتە ئێران ئێستا سێبەری خۆی وەکو شیکردنەوەیەکی واقعی یانی ئەم قسە بکەین ئێران دەستی وەرداوە و چۆتە تەواوی جونگەکانی دەوڵەتی عێراقەوە. بەڵگە بۆ ئەم شتە چییە؟ کاتێک ئێمە بمانەوێت باسی دەسەڵات و سەروەری و پێکێنانی حکوومەتی عێراقی بکەین، بار لە پێکێنانی حکوومەت جەنەڕالێک لە ئێرانەوە دێتە لای ئێمە لەگەڵ سیاسیەکان دادەنیشێت و نەخشە ڕێگەیان بۆ دادەنێت بۆ ئەم پرۆسەیە و بۆ 4 ساڵی داهاتوو کە لە بەردەمیاندا ئینجا عێراق جێدەهێڵێ و ئەنجامەکەش بەدڵی ئەو دەبێت کە ئەو نەخشە ڕێگایەکەی دانەوەکات ئێمە مەحکومین، ئێمە شوێنکەوتین. بەڕێز زوبەیدی بە خۆت باش دەزانی، ینی جگە لە هێرشە سەربازیەکانی هاوپەیمانان بۆ سەر بنکەی وەلایەکان وا لە ڕووی ئابووریشەوە، ینی عێراق کەوتە بازنەی سزاکانی ئەمریکاوە. بەڕای ئێوە ئەمە سەرەتای داڕمانی عێراق نییە بە یەکجاری؟ بەڵێ بەدڵنیاییەوە دروستە. ئەمە شتێکی چاوەڕوان کرا بۆ منیش پێشتر لە ئاماژەم بەوە کردووە کە لە دوای ئەو هێرشە کراوە و درود بۆ گیانی ئەو شەهیدانی کە لە دوای هێرش بۆ سەر هەولێر شەهید کراوە بوون. من بەر لەوە پێویستە باسی شتێکی دیکە بکەم. ئەوە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە هەولێر ڕوویدا لە بە موشەکردن تەنیا پێشێرکردنی سەروەری هەرێمی کوردستان نییە، چونکە کوردستان بەشێکە لە عێراق و خۆشەویستی عێراقە. ئەوەی کە ئێستا ڕوویداوە بریتیە لە پێشێرکردنی سەروەری ناسەڕێ و بەسرە و تەواوی عێراق بە کۆی گشتی. ئەمە شتێکە یەکلایی بووتەوە. دوای ئەوە من ئاماژەم بەوە کرد کە لە دوای هێرشەکەی ئێران بۆ سەر هەولێر گوتم دوای هێرشەکەی سەر هەولێر ئەمریکا ژمارەیەک سزا بەسەر ئەو ناوچەیەدا دەسەپێنێت بەسەر ئێراندا. شتەکە واش بوو بە هەمان شێوە ڕوویدا. باڵێزی ئەمریکا لەگەڵ باڵێزانی یەکێتی ئەوروپا کۆبووتەوە، چونکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باڵێزی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تەواوی باڵێزانی دیکە پلەی بەرزترە و لەگەڵ ئەوان کۆ دەبێتەوە تاکو هەموو خەڵکیش ئەم بابەتە بزانێت لە تەواوی عێراقدا. کاتێک لەگەڵ ئەوان کۆبووتەوە ژمارەیەک بڕیاران دەرکردووە. یەکەمی ئەو بڕیارانە بریتی بووە لە کۆمپانیای فڕۆکەوانی فڕای بەغداد. ئەوەیان بۆ ڕوون بۆتەوە کە لە ڕووی سەربازیەوە وا چەک دزە پێ دەکات، سەربازەکان دەگوازێتەوە و بە شێوەیەکی گشتی ئەم کۆمپانیایە بە تەواوی لەلایەن ئێرانەوە بەکاردێنرێت. ئەمە سزای لەسەرە بەردە هەموو شتێک. ئالێرە جارێکی دیکە سەروەری عێراقی پێشێر کردووە لەلایەنی ئەمنیش بە هەمان شێوە. هەموو وڵاتێک هەر شوێنەیەک بێت
کاتێک سەروەری بەچیە سەروەری بە فڕۆکەخانە و ئاڵایە هەر دەوڵەتێک لە جیهاندا هەبێت بە گوێرەی یاسای نێودەوڵەتی ئاڵا و فڕۆکەخانە دروشمن ئێمە هەردووشتمان پێشێل کراوە و سەروەریان پێشێل کراوە کەواتە ئێمە لە بەردەم وڵاتانی جیهانی زێی متمانە نین لە بەرامبەر وڵاتانی عەرەبی و یەکێتی ئەوروپا. بەڕێز زوبەیدی دۆخی ئابووری و سەربازی عێراق دۆخێکی شلۆقە سەقامگیر نییە. دەسەڵاتدارانی عێراق بۆ دەیانەوێت عێراق بگلێنە ململانیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە بە زیانی عێراق تەواو دەبێت. من وەکو پێشتر باسم کرد ئەمانە بەدەست خۆیان نییە بڕیارەکەیان بەدەست خۆیان نییە لەلایەن ئێرانەوە ئاراستە دەکرێن بەدەست ئێرانە وەلای ڕەهایان بۆ ئێرانە ئێران بڕیار بەدەستە قسەی یەکەم و کۆتا قسەی ئێرانە. ئێمە وەکو عێراقی قسە دەکەین سەرکۆنە دەکەین ئەم هێرشەی کراوەتە سەر هەولێر سەرکۆنەمان کردووە دڵمان پڕ بووە سەبارەت بەو هێرشانە لیژنەیەکی باڵا دێت سوپاس لێرەوە سوپاس بۆ بەڕێز قاسم عەرەزی وە لیژنەی پەرلەمان کە وشەیەکی حەق و دروستیان گوت لەسەر ئاستی پرۆفێشناڵەوە بەڵام سیاسیەک لەولاوە دێت نەخێر ئەم لیژنەیە قسەکەی ڕاست نییە و هەرێمی کوردستان تۆمەتبار دەکات کەواتە ئێمە لێرە لە بەردەم پەرسەندێکی زۆر مەترسی دارداین ئەو سیاسیانە سیاسی عێراقی نین من ئەو قسەیە لێرە دەکەم ئەم سیاسیانە عێراقی نین هەر کەسێک بڵێت عێراقیە پێویستە کەواتە لە قسەکەی جەنابەت من ئەوە تێگەیشتم ئەو یعنی جگە لە حکوومەتی عێراقی جگە لە راپۆرتی لێژنەی پەرلەمان و ئەوەی قاسم عەرەجی ئەو لایەنانەی تر هیچ ئیدانەی ئەو بۆردومانە موشەکەی ئێرانیان نەکرد بۆ بەڕێزم ئەمە تەنیا پەیوەندی بەوە نییە کە تەنیا سەرکۆنە ناکەن ئەگەر سەرکۆنەی نەکەن کێشەی نییە بەڵکو تانیان لە راپۆرتەکەداوە تانیان لە لێکۆڵنەوەکانداوە لەگەڵ ئەوەدا کاتێک ئێمە دەڵێن قاسم عەرەزی باسی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی دەکەن ئەم کەسە پەیوەندی بە سەرواری عێراقەوە هەیە ئەمە ئالێرە ئەخلاقی ڕاستەقینەی ئەوان دەردەکەوێت من بە ئاماژ بڵێم پەیامێکیان پێ بگەێنم ئەی سیاسەکانی عێراق ئەی ئەوانەی کە تا ئێستا سەرکۆنەی ئەو هێرشە تاوانکاریەتان نەکردووە کە کراوەتە سەر هەولێر و هەرێمی کوردستان ئەرێ هەر ئێوە نەبوون ڕۆژێک لە ڕۆژان خۆتان لە شاخەکانی کوردستان دەشاردەوە ئەرێ ئێوە نەبوون ڕۆژێک لە ڕۆژان لە سەرکردەکانی کوردستان دەپارانەوە کاتێک لە ژێر ڕژێمی لەژێر دەستی ڕژێمی پێشووی دیکتاتۆری ڕاتان کرد و ڕوتان لە هەرێمی کوردستان کرد و هەرێمی کوردستان ئێوەی لە خۆگرت ئایا ئەمە دانەوەی چاکەیە کازم زحێشی کە دەڵێن تۆ ستایشی کوردستان دەکەی من حەق دەڵێم پێشتریش لە بەغدا ئەم قسەیم کردووە هەرێمی کوردستان لەلایەن سیاسەکانی عێراقەوە ستەمی لێکراوە بەڵام گەلی عێراقی ستەمی لێ نەکردووە گالی عێراقی ڕێز لە کوردستان و خەڵکی کوردستان دەگرێت بەڵام سیاسیەکان زۆر باشە هیچ کاتم ماوە ئەگەر بە ڕستەیەکی جوام بدەیت و من سوپاست دەکەم ئایا عێراق بەرگەی قەیرانێکی تری ئابووری و سەربازی دەگرێت یان لە بەرێک هەڵدەوەشێ هەر بەڕستەیەک وەڵام دەیت و من سوپاست دەکەم بەرگەی هیچ کێشەیەکی ئابووری ناگرین ئێمە لە بەردەم شۆڕشێکی بەرسیبوون داین بە گوێرەی ئەو چاودێری من بۆ ڕاپۆرتە ئەمریکیەکان کردومە بانکی فیدراڵی ئەمریکی ڕژدە لەسەر ئەوەی عێراق بخاتە بارودۆخێکی ئابووری زۆر توند و هەروەها لە ئێستاوە تاکو مانگی 4 و 6 دۆلار کۆنتڕۆڵ دەکەن بە گوێرەی ئەو ڕاپۆرتە ئەمریکانە کە خۆیان نووسیویانە لە دژی ئەو هێرشانەی کە کردویانە و هەروەها هێرشەکان بۆ سەر بنکەکانی هاوپەیمانان و بەڕێز کازم زوبەیدی شرۆڤەکاری سیاسی و سەربازی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.